بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت. ئێمە سا لە سەر ڕێگەی سەرەکی سلێمانی بۆ عربەتین. وەک ئاشکرایە کەمتر لە 20 خولەک دەبێت کە گرژی و ئاڵۆزی لە خێمەی مامۆساکانەوە دروست بوو. زانیاریەکان بەم جۆرن کە هێزێکی ئەمنی زۆر کە پێگاتبوون لە ئاسایشی سلێمانی چوونە خێمەی مامۆسایان و فەرمانبەران. ئەو مامۆسا ژمارەیەک بێگومان بۆ ماوەی 2 ڕۆژ دەبێت کە ژمارەیەک لە مامۆسایان و فەرمانبەرانی سلێمانی ڕۆشنە سەر ڕێگای سەرەکی سلێمانی عربەت و لەوێ خێمیان هەڵدا تاوی کە ڕێگری بکەن لە سەرجەم ئەو تانکەر و باهەڵگرانی کە هەڵگری سوتەمەنین بۆ مەرزەکان و لێو دەستنە دەرەوەی هەرێمی کوردستان. ماوەی 48 کات ژمێر دەبێت کە ئەو خێمەیە هەڵدراوە. کەمتر لە 20 خولەک دەبێت کە هێزێکی زۆری ئاسایشی سلێمانی چوونە ئەو ناوچەیە و گرژی و ئاڵۆزیەکی یەکجار زۆر لەوێ دروست بوو. ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامە نووسان و لە پامنێرانی سلێمانی لەلایەن ئاسایشی سلێمانیەوە دەستگیر کراون و دەگوترێت کە بەپێی زانیاریەکان ژمارەیەکیش لە فەرمانبەران و ژمارەیەک لە هاوڵاتیان دەستگیر کراون. ئەو وێنانی کە دەیبینن ئێمە کەمێک دوور کەوتینەوە لە شوێنی خێمەکە بەهۆی کە گرژی و ئاڵۆزیەکان یەکجار زۆر بوون. ماوەی 48 کاتژمێر دەبێت کە ئەو خێمە لە هەڵدراوە و ڕێگریان دەکرد لە سەرجەم ئەو بار هەڵگر و تانکەرانەی کە سوتەمەنیان دەگواستەوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان. ئەوان ڕێگریان دەکرد لەوەی کە ئەم تانکەرانە تێبپەڕن. من دەمەوێت دیمەنێکتان نیشان بدەم کە سەرەتای دروستبوونی گرژی و ئاڵۆزیەکان بوو لەوێ کە بەبەرد گرژی دروست بوو. بەپێی هەندێک زانیاری کە ژمارێک لە ئاسایش بە پۆلیس بە جلی مەدەنیەوە چوونەتە نێو خێمەکەەوە و ویستویانە کۆتایی بە و خێمە و ناڕەزایەتیە بهێنن. وەک لەم دیمەنە دەبێن ئەمە سەرەتای دروستبوونی گرژ و ئاڵۆزیەکەیە کە هێزە ئەمنیەکان بە زۆر شەقامەکان چۆڵ کرد. وەک دەبینن ئەوە هێزێکی ئەمنی زۆرە لەسەر شەقامەکە. بەڵێ دۆخی سلێمانی لە ئێستادا دۆخی عربەت ناجێگیرە تا ڕادەیەک. ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامە نووسان و پەیامنێرانی سلێمانی لەلایەن هێزەکانی ئاسایشی سلێمانیەوە دەستگیر کراون. ئەم شەقامێکی ئێستا دەبینەمە شەقامی سەرەکی سلێمانی بۆ عربەتە. وەک ئاماژەم پێکرد ماوەی 48 کاتژمێر دەبێت کە لەلایەن بەشێک لە فەرمانبەران و مامۆسایانەوە شەقامەکە بەربەست کراوە بەڕووی ئەو بار هەڵگر و تانکەرانی کە هەڵگری سوتەمەنین و سوتەمەنی دەگوازنەوە. من لەبەر دۆخی ئەمنی دوور کەوتومەتەوە لە شوێنی خێمەکە. وەک لێوەنەکان بینیتان چەند ئۆتۆمبیلێکی ئاسایش کە لێرە تێپەڕین. وەک ئاماژەم پێکرد دۆخەکە یەکجار ئاڵۆزە. دۆخی عربەت یەکجار ئاڵۆزە بەوەی کە بە هێز شەقامەکان کردەوە تاوی کە ئەو تانکەرانەی کە هەڵگری سوتەمەنین هەڵگری گازوایلن بۆی کە تێبپەڕن، چونکە ماوەی 48 کاتژمێر دەبێت کە گیریان خواردووە نەیانتوانیوە بڕۆن. بەڵەو دیمەنانی دەیبینن ئەمە تانکەر و باهەڵگرەکانە دەڕۆن بە هۆکاریەوەی کە شەقامەکە لە ئێستادا بە زەبری هێز کراوەتەوە. وەک دەیبینن لەوێنەکاندا ئەو تانکەرانە تێدەپەڕن کە سوتەمەنی دەگوازنەوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان. لە دوێنێەوە ژمارەیەک لە فەرمانبەران و مامۆسایانی سلێمانی لە سەر ڕێگەی سلێمانی عربەت خێمیان هەڵدا و ناویان خێمی ناڕەزایەتی
ڕێگریان دەکرد لەو بار هەڵگروتانکەرانی کە هەڵگیری سوتەمەنین و دەیگوازنەوە بۆ دەروی هەرێمی کوردستان. لە ئێستادا شەقامەکە بە تەواوەتی کراوەتەوە پاژەوەی کە گرژی و ئاڵۆزیەکی زۆر دروست بوو. وەک دەبینن لە کامێراکەوە هێزە ئەمنیەکە گەڕاونەتەوە بۆ سلێمانی وەک لەوێنەکاندا دەبینن دۆخی سەر جادەکە بە تەواوەتی ئەم شەقامە سەرەکی بە تەواوەتی ئاڵۆزە. هێزێکی ئاسایش وە پۆلیس ڕۆشنا شوێنی خێمەکە و بە زەبری هێز بڵاوان بە سەرجەم ئەو فەرمانبەر و مامۆسایانە کرد کە شەقامەکەیان بربەست کردبوو و لە ئێستادا تەواوی بار هەڵگرەکان تەواوی تانکەرەکان تێپەڕیون. دۆخەکە زۆر ناجێگیرە. چەند جارێکە من شوێن دەگوازمە بە هۆکاریەوەی کە دۆخی ئەمنی بەڵێ بینرانی پایتەخت میدیا ئەوە کۆتا زانیاریەکان بوو لەسەر دۆخی ئەم شەوی سلێمانی بە دیاریکراوی شەقامی سەرەکی سلێمانی عەربەد. لە ئێستادا شەقامەکە بە تەواوەتی بڵاویان پێکراوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە و هێزە ئەمنیەکان گەڕانەوە بۆ سلێمانی. دۆخەکە تا ڕادەیەک ناجێگیرە وەک ئاماژەم پێگرژمارەیەک لە ڕۆژنامەنووسان و پەیامنەران و دەگوترێت کە چەند فەرمانبەرێکیش لەلایەن ئاسایشی سلێمانی و دەستگیر کراون.